تاوانکاری ڕەجیم و ئیرادەی جەماوەر وتەیەک بە بۆنەی ساڵیادی لە سێدارەدانی فەرزاد کەمانگەر و هاوڕێکانی 19 گوڵانی 1389 ڕۆژێکی ڕەشە لە مێژووی کۆماری ئیسلامیدا و 23 گوڵان ڕۆژێکی زیندووە لە بیرەوەری بە کۆمەڵی خەڵکی کوردستاندا. لە ڕۆژی 19 گوڵاندا ڕژیمی ئیسلامی 5 تێکۆشەری سیاسی کە تا دوایین ساتەکانی ژیانیان لە سەنگەری خۆراگریدا ڕاوەستا بوون لە سێدارەدا. فەرزاد کەمانگەر، شیرین عەلەمهولی، فەرهاد وەکیلی، عەلی حەیدەریان و مەهدی ئیسلامیان 5 ناوی کە بە خوێنی خۆیان لاپەڕەکانی مێژووی خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستانیان نەخشاندوو لە ڕۆژی 23 گوڵاندا خەڵکی کوردستان ئیرادەی ملیۆنی خۆیان لە ناڕەزایەتی دژبە و جینایەتە نیشاندا. لە سێدارەدانی ئەم 5 لاوە لە کاتێکدا بوو کە شەپۆلێکی ناڕەزایەتی لە ئاستی ئێران و جیهاندا لە دژی دەرکردنی حکمی لە سێدارەدانی ئەو کەسانە بەڕێکەوتبوو. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ناوەندە نێودەوڵەتیەکان و ملیۆنان مرۆڤی ئازادی خواز لە گۆشە و کەناری جیهان دەنگی ناڕەزایەتی خۆیان بەرز کردبووەوە. بەڵام کۆماری ئیسلامی هیچ گرنگیەکی بەو ناڕەزایەتیانە نەدا و حکومەکانی لە بەرەبەیانێکی بێدەنگدا جێبەجێ کرد. ڕژیم ئەم لە سێدارەدانەی نەک تەنیا وەک تۆڵەسەندنەوە لە 5 تێکۆشەری سیاسی بەڵکو وەک ئامرازێک بۆ دروستکردنی ترس و تۆقاندن لە دڵی خەڵکی کوردستاندا داڕشت بوو. بەرپرسانی کۆماری ئیسلامی وایان دەزانی کە بە لە سێدارەدانی ئەم لاوانە سێبەرێکی ترس و تۆقاندن بەسەر کۆمەلگادا دەشێشن و خەڵک چاوترسێن و بێدەنگ دەکەن. بەڵام هەر لەو ساتەی کە هەواڵی لە سێدارەدانیان بڵاو بووە، ڕژیم هەستی بە نەفرەت و تووڕەیی پەنگ خواردووی کۆمەڵانی خەڵک کرد و لە ئەگەری پەرچەکردار و کاردانەوەی ئەوان ئێجگار ترسا بوو. نیشانەی ئەو ترسە لەوەدا بوو کە تەرمی گیانبەختکردوانی هەرگیز ڕادەستی بنەماڵەکانیان نەکردەوە، چونکە ڕێوڕەسمی بەخاسپاردن دەبوو بە دەرفەتێک بۆ کۆبوونەوە و ناڕزایەتی. بەڵام ئەم لێکدانەوە ساویلکانەی بەرپرسانی ڕژیم دروست دەرنەچوو. خەڵکی کوردستان نەک تەنیا چاوترسێن نەبوون، بەڵکو ئاگری ڕق و تووڕەییان هەرچی زیاتر بڵێسەی سەند. 4 ڕۆژ دوای لە سێدارەدانەکان کۆمەڵە بۆ ڕۆژی 23 گوڵان بانگەوازی مانگتنی گشتی دەرکرد. ئەم بانگەوازە لەگەڵ پشتیوانی و هاوکاری حیزب و هێزە سیاسیەکانی کوردستان و پێشوازیەکی بەربڵاوی هێزە چەپ و کۆمۆنیستەکان لە سەرتاسەری ئێران بەرەوڕووبووەوە. ئەوەی لەو ڕۆژەدا ڕوویدا یەکێک لە شکۆدارترین دیمەنەکانی هاوپشتی سیاسی بوو لە مێژووی هاوچەرخی ئێراندا. لە ڕۆژی 23 گوڵانی 1389دا کوردستان یەکپارچە لە جوڵە وەستا. کرێکارانی کارگەکان و ناوەندەکانی خزمەتگوزاری و بەرهەمهێنان مانیان گرت. کاسبکاران دوکانەکانیان داخست و لە پشت دەرگا داخراوەکاندا مانەوە. کارمەندانی دام و دەستگا حکومی و تایبەتەکان لە چوون بۆ سەرکار خۆیان بوارد. خوێندکاران و قوتابیان، موعەلیمان و مامۆستایانی زانکۆ پۆلەکانی خوێندنیان پەکخست. لە بچووکترین دوکانی سەر کۆڵانەکانەوە بگرە تا گەورەترین ناوەندە کارژێڕیەکان هەموویان لەم ناڕزایەتیەدا ببوونە یەک دەنگ. ئەم مانگرتن سیاسیە گشتیە هەموو هاوچێشەکانی ڕژیمی تێکدا. ئەوەی بڕیار بوو پەیامی ترس بێت بوو بەگڕکانی تووڕەیی جەماوەر. ئەم بە وەخت و بەربڵاوە بەڕوونی نیشانیدا کە ڕژیم لە هەڵسەنگاندنی کاردانەوە و پەرچەکرداری خەڵکدا تووشی چه هەڵەیەکی گەورە ببوو. ئەوەی مانگرتنی پسەی گوڵانی کردە ڕووداوێکی مێژوویی و لەبیر نەکراو تەنیا ڕەهەندە بەربڵاوەکەی نەبوو، بەڵکو ناوەرۆکە سیاسیە قوڵەکەی بوو. ئەم ئەزمونە نیشانیدا کە مانگرتنی سیاسی گشتی شێوازێکە لە ناڕزایەتی کە تێیدا دروشم و سیاسەتەکان لە ڕێگەی کارێکی گشتگیر و جەماوەریەوە دەبنە هێزێکی مادی. مانگرتن ڕژیم بەرەو شەڕێکی پڕتێچوو هیلاکەر پەلچێش دەکات. توانای سەرکوتکردنی پەک دەخات و زەمینە بۆ هەنگاوەکانی داهاتوو خۆش دەکات.
خەڵکی کوردستان بە بەکارهێنانی ئەم تاکتیکە دەرفەتی هەر چەشنە جم و جۆڵێکیان لە هێزە سەرکوتگەرەکان سندەوە و ڕێگەی پوچەڵکردنەوەی ئامێری سەرکوتیان بە هەموو خەڵکی ئازادی خوازی ئێران نیشاندا. مانگرتنی 23 گوڵان لە بۆشاییدا پێک نەهات. خەڵکی کوردستان لە درێژەی دەیان ساڵی ڕابردوودا چەندین جار توانا و هێزی یەکگرتووی خۆیان لە بەرامبەر ڕژیمدا نیشان داوە. لە دەنجی لێبراوانەی نابۆ ڕێفراندۆمی پێکێنانی کۆماری ئیسلامی لە ساڵی 1358دا تا کۆچی مێژوویی خەڵکی مەریوان لە هەمان ساڵدا تا مانگرتنی 15 جۆزەردانی 1361 16 گەلاوێژی 1384 دوای گیانبەختکردنی شوانە سەید قادری لە مەهاباد و مانگرتنە یەک لە دوای یەکەکان لە کاتی شۆڕشی ژنجیان ئازادی و مانگرتنی بەربڵاو و کەمیوێنەی هەژدەی بەفرامباری ساڵی ڕابردوو کە ملیۆنان کەس تێیدا بەشدار بوون. ئەم مێژووە دەوڵەمەندە نیشانی دەدات کە خۆراگری لە کوردستان نەک ڕووداویشی بەڕێکەوت بەڵکو ڕیشەی قوڵی لە ناخی کۆمەلگادایە. ئەم مانگرتنانە هەروەها سەلماندیان کە کشانەوەی هێزەکانی پێشمەرگە بۆ پشت سنوورەکان بە مانای کۆتایی هاتنی بزوتنەوەی شۆڕژێرانەی خەڵکی کوردستان نییە. بە پێچەوانەوە ئەم بزوتنەوەیە سەرەڕای ئەم هەموو گوشارانە لە قوڵایی کۆمەڵگەدا هەرچی زیاتر ڕەگاژۆی کردووە. کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکی سیاسی و خاوەن توانا و پوتانسیێلیی بەرزە بۆ حیزبایەتی و کاری ڕێخستن کە خەڵکەکەی سەرڕای هەژاری و دەستکورتی ئامادەن بە سەربەرزیەوە لە پێناو سەرکەوتندا لە ژیان و ماڵی خۆیان مایەدا بنێن. 16 ساڵ بەسەر ئەو بەیانیە تاڵەدا تێدەپەڕێت. فەرزاد کەمانگەر، شیرین ئەلەمهولی، فەرهاد وەکیلی، عەلی حەیدەریان و مەهدی ئیسلامیان ڕۆیشتن، بەڵام ئەوەی لە دوای خۆیان جێیان هێشت تەنیا یادەوەریەکی خەمناک نییە، بەڵکو ئەوان بە خۆراگریان تا دوایین چرکە و خەڵکی کوردستان بە وەڵامی توندی 23 گوڵان وانەیەکی گەورەیان فێرکردین. ئەویش ئەوەیە کە هیچ سێدارەیەک ناتوانێت ئیرادەی جەماوەرێکی یەکگرتوو لاواز بکات و هیچ سەرکوتێک توانای ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ هاوپشتی و یەکگرتووی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە.